بەڕێزان سەبارەت بە پەیامەکەی بارزانی سەبارەت بە پرۆسەی چاکسازی لە هەرێمی کوردستان میوانداری مەسعود عەبدولخالق چاودێری سیاسیمان کردووە. ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمانە. کاک مەسعود سڵاوت لێبێ و بەخێر بەی. زۆر سپاس دەکەم سەرچاو. دوای 3 مانگ لە ڕاگەاندنی پرۆژە چاکسازیەکەی مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان تا ئێستا هیچ کام لەو هەنگاوانە نراون کە پێویستە ڕوە و چاکسازی هەڵبگیرێن؟ بەناوی خوای گەورە و مێرەبان. هەروەک خەڵک تەوەقعی دەکریان عاقڵمەندان، یعنی پێیان وان نەبوو ئەو هەنگاوە چاکسازیانە بگاتە ئەنجامێک و ئێستاش نەگەیشتە ئەنجامێک. قەبارەی گەندەڵی لە کوردستان لەو یعنی بەو ئەندازەی نییە بە دوو خیتاب و بڕای ینی گەندەڵکاران ئەوەندە قوڵ ڕەگ و ڕیشەیاندا کوتایە، هێزیان هەیە، یاسا لە بەردەستیوانە، دەسەڵاتەکانی هەرسێ دەسەڵات لە دەستیوانە، سوپا و هێزی ناوەخۆ لە دەستیان. بەڕاستی بەو تارۆکەک و بە بەیانێکی ئەو ئیشە چاکسازنە دوای چاکسازی جیایە دزین و تاڵان جودایە. ئەوە چاکسازی قەیچێکە زۆر باشە، بەڵام ئەوەی لەو وڵاتەی ڕوودەدا تاڵان و دزی و بردن و داگیرکردنە کە لە جیهان وێنەی هەیە، ڕاستی نە لە تاریخی کوردستانیش وێنەی هەیە و لە نە ئەخلاقی کوردەواریش دەگونجێ کە بەرپرسان دەسەڵاتداران ئاوا لەو وڵاتە بکەن. هیچ ناوەشکە نییە جگە لەوەی ئەو دەسەڵاتە دەسەڵاتێکی فاسیدی پیس و چەپەر بەو شێوازەی کە هەتا ئێستا کردیتی. بۆیە دەستێکی زۆر پۆڵاینی دەوێ با بڵێن ئەو ماڵ و سامانە لەو دز و گەندەڵچیانە وەرگرتەوە، ئەو ڕۆژ لیان وەرنەگیرێتەوە. بدڵنیام ئێمە کەس لەو ماڵ و سامانە خۆش نابین، لە ناو قورجانیشبی دەردەین لیان دەستینینەوە. زۆر باشە. کەواتە بارزانی دەیەوێت بە کردار چاکسازی بکە یان تەنها دروشمە و تەنها ئەوەی لە ڕابردوودا ڕوویداوە لەو ڕووەوە شەقامی پێوە سەرقال کردووە؟ واللهی نەکە من بەڕای من کەس نازانی جوابی ئەو پرسیارەی بداتەوە. یعنی چاکسازیە و لێژنە لە گەندەڵکاران پێک دێ، چاکسازیە و ئەوەی دێ قسەی لەسەر دزی دەکا هەر دزەکە خۆیتی. ئەنی ئێمە زۆر لاوەلی جارش کەس پێ خۆشحاڵ بین کە بەڕێز کاک مەسعود ناوی چاکسازی هینا، یعنی کاک مەسعود شتەکی ڕائاشکرا برێ. ئەگە دەرەقەتی دز و گەندەڵچیەکان نایە با باشکرا داوا لە میلەت و لە ئەحزاب و لە لایەنەکەیت کە بکەن یارمەتی بدەن و زۆر جوانی شاوکە چکە بازووی گەندەڵکاران لە کوردستان زۆر بەقوت. یعنی گەندەڵکاری لە کوردستان وەک شوێنانی جیهان نییە لە پەراوێزی ئیداری هەندێک دزی و گەندەڵکاری یان بەرتیل یان ئەی پێی دەگوتێ ڕیشوە ئەوها نییە. ئەو حکومەتە ئەو دەسەڵاتە لە بۆ گەندەڵکاران دروست بووە، لە بۆ میلەتی دروست نەبووە، لە بۆ وەتانیەت دروست نەبووە. بۆیش دەبینین ئەو هەموو کێشە و قەیرانە هەیە. بەڕاستی زۆر بەداخەوە قسەی دەکەم بێجگەلەوەی کاوانە خۆماڵ نەدەنا داگیرکارانیش کە هاتینە کوردستان ئەوەی ئێستا ئەو دەسەڵاتە پیس و پۆخڵە بەسە کوردستانی داهیناوە لە بردننی سامانی سەرزەوی، ژێرزەوی، ئاسمان، ئەرزی زراعی، ئەرازی بەلەدیە وای لە جیلی نوێ کردیە کە دێ بە مەحرومی لە دایک بی. مستەقبەلی ئەو میلەتەی تێک پێکش چێندرایە ئەگەر وا بڕۆوەوا ڕۆیشتیش. بۆیە ئەو بەو شێوازەی بەتاقە کەسێک ناکرێت. بەڕاستیش پێ برێم ئەمنج بەخۆم جێم لێ بووە گەندەڵکار و دزی گەورە کاتێک کە دزیەکەی دەکا دەرێ منەتی هەموو سەرکردەکان بەو پێڕام هەر لە پێش سایما وای گوتیە کوتی من لە کەس ناترسێم، نە لە سەرۆکی هەرێم، نە لە مەکتەب سیاسی، نە لە دادگا، هەمووی دەرێ پێراومە بە ئاشکراوەی گوتیە. یعنی ئەوە چ بابن ئاکارێکە لە بۆ سەرکردایەتی کوردکار بۆ دەکات وە چ جۆرە وەزعێکە کە نازم باسی دەوڵەتداری و باسی وەتانیەت و باسی وەڵا زۆر عیبە ئەو باسانە بکرێ. زۆر باشە کاک مەسعود. چاکسازیەکان کە ئێستاکە باسییان لێوە دەکرێت لە ژێر سێبەری پەرلەمان و حکوومەت دەکرێن، بەڵام حزبەکەی بارزانی حکوومەت و پەرلەمانیشی پەکخستووە. ئەم دروشمانە بۆ چاکسازی چی دەگەێنێت؟ والله دەزانی چیە ئەمە ینی لە دنیا خۆی ئەوەی ئەمە دەماندەویست ئەوە بی هەرچی محافلی دووەلیە کە باسی کورد دەکرێت باسی دەرێ قیادەیەکی مافیایی دزی زۆر باشکرا زۆر ناخۆش بوو وای لێت چکەم پێشان
داگیرکردن بە ئێمەیان دەودیان وە قیادەکانتان متاجرە بە قەزیە کوردەکە زۆر پێمان ناخۆش بوو لە ڕاستیش داوانە بوو ئێمە قیادە تاریخیەکانمان قەت متاجرەیان بە قەزی کورد نەکردیا بەڵام ئەو قیادەی ئێستا بەڕاستی بازرگانی بە خوێنی شەهیدان و بە عارەقە و فرمێشتیان و بە ئەنفال و بە هەمووان دەکات ڕاستی وە کردوویە چی یعنی ئێمە چ بشارینەوە ئاخر چێ ئەوە بکەنی ئەو هەموو قسەی وەڵا پێشمەرگەوە ئەنفالوە شەهیدوە بابە ئەو قسانە بەکەلک چ دێ چ پێشمەرگەوە سوال دەکا یعنی ئەو قسانە تۆ بە خۆت تێری تۆ بە خۆت نەکەر تێری چی ڤێلای گەورە پارچی گەورە لە دەرەوەی وڵات دەکەی هەر ئێستاوە لە تورکیا ئەم برادرەکەم لێ بەبەر ناکەی لەبەرەوەی سامان و ماڵی ئێرە دەگوازرێتەوە ئەو شوێنە وە لێرە چما چ بینایەک مایە برێنەوەی و فلان فەکرەمی بەرپرسان و مەسئولینە مەسئولینی حیزبیە کاکە حیزبایەتیش نییە کوردایەتی نییە شۆڕژ نییە وەڵڵاهی عیبا و قسانە دەکرێت بەناوی کوردایەتی بەناوی شۆڕش و بەناوی حیزب ئەوی هەستا ئێستا کراوە بریتێ لە دزی و ڕاوڕوتێکی بە ئاشکرا ناک بەجێ ئەجەوە شەرمیش ناکەن لەو میلەتەی هەر باشکرا ئەوڕۆ بەو دەستەی دەدزی بەو دەستەی دەیکاتە مەزرعە دەیکاتە بینای گەورە دەیکاتە مەشروعی گەورە بە ئاشکرا بەبێ ئەوەی شەرمەچی لە شەرم لە یاساکردن و لە چاودێری و لە دادگەری گشتناسم ئەوانە هەر لای ئەوانە فشەیە بەڵام ڕای گشتی ئەو میلەتەی کورە هەر لە خواترسان هەر لە خواترسانە کەبی چۆن دڵیان بەو میلەتەی ناترسێ کە ماڵی وا هەیە نەبوونیە ماڕە هێتیم هەیە ماڕە شەهید هەیە ماڕە ئەنفال هەیە هەی خوا بتانگری کە خوا دەتانگری وە دڵنیام ئەو زوڵمە زۆرەی ئێوە لە ئەستوری ڕادەپسێ کاک مەسعود بمبورەکە ئەوە دەڵێم هەرچەندە هەڵوێستی جەنابەت لە ڕابردووشدا هەر دیار بووە لەسەر مەسەلەی چاکسازی و دادوەری کۆمەڵایەتی بەڵام ئەوەی کە ئەم شەو دەبینرێت زۆر ڕاشکاوەنەترەوە بەداخەوە هەست دەکەم ئاسۆیەک لە دیدی جەنابتەوە نەماوە بۆ چاکسازی دەسەڵاتیش چاکسازی ناوێ ئەیگەل لەو نێوانەدا چی بکات؟ والله دەزانین چیە من مەترسی ترمە یعنی ئەمە وەکو میلەت زۆر قبولی هەموو شتێکمان کردیە دەنگمان نەکردیا و نەبی لە دەستمان نێ ڕاستی دی حیزبی بەعس خۆ زۆر لە ئێستا بە قووەتر بوو هەزاران هەزار دەبابە و کیمیایی هەبوو کە میلەت ڕاپەڕی و هەموو ڕاپەڕینەوە بەخۆشم بەشداریم کردیا ئاخری چی لێهات بەس ئێمە ئەو قیادەی خۆمان یعنی نەمانەوێ وای لێبێ ئێستا بەڕاستی ئەوە نییە هەر دزی و تاڵان کراوە وڵاتە ئەوە ئێستا نهایەتی داعشە بەڕاستی ئەوەی ئێمە دەیبینین لە وەزعی ئیقلیمی وەزعی جیهانی ئێمە نهایەتی ئەو ئەزمونە دەبینین کە بەرەو شکست دەڕوا یعنی بەرەو ئەوی دەڕوا بەهۆی ئەو گەندەڵی و دزیە ئەوە کارەسات ئەوەش دەوڵەتداری هەردووکمان وا لێ نێژ دێتەوە پێکەوە لە بۆمان دێنە پێش ئەمن وا هەز دەکەم سەرکردایەتی کورد دەسەڵاتی کوردی کارەسات هەڵدەبژێری نەهات هەڵدەبژێری ملشکاندنی خۆی و ئێمەش هەڵدەبژێری دەوڵەتەکەی هەڵنابژێری و یەک ڕێزی هەڵنابژێری دیموکراسی هەڵنابژێری سەروەری یاسا هەڵنابژێری چێ لە بۆ ئەوەی تۆزێک دزی لە هەر پەنایەک هەبی لەو جیهانەی دەستێکی سەرکردایەتی کوردی تێدا زۆر بەداخەوە یعنی ئەوە وەزعێکە یعنی لە هەموو لایەکمان گەیشتە ڕادەیە کە قبول ناکرد چکە ڕاستی ئەمن وا بۆن دەکەم کە ئەو ئەزمونە و ئەو هەرێمەی کوردستانیش بەرەو تێکچوونە یعنی وەزعی دووەلی وەزعی ئیقلیمی وا بەم پیشان دەدا بەڵێ کاک مەسعود زۆربەی جمگە باڵەکانی هەرێم بەدەست بنەماڵەی بارزانیەوەن و هەندێک کەس لە پۆستی باڵان و بە ئاشکرا دیارە کە سەرۆتیان میلەتە دەبن ئایا بارزانی ناتوانێت لە پۆستەکانیان دووریان بخاتەوە لە کاتێکدا پێشتر ڕاگەیاند کە لە حزبەکەی خۆیەوە دەست پێ دەکات تا ئێستا هیچ کەسمان نەبینی خۆی ئەو قسە زۆر گران کەوت یعنی بە هیچ ئەترافێکی ڕسمیە کە لە بنەماڵە و لە ناوە خۆیان ئەو شتە هەیە من پێشتر نەمان دەزانی یعنی بەس چۆنە هەر قسە بوو خەڵکە گرێگەوە من شریکم لەگە فلان بارزانی من شریکم لەگەر فلان مەسئولی گەورە دەمان گۆڕ ڕەنگەوە نەوی بەڵام ئێستا دیارەوە دەرکەوت بە جێری قسەی بەڕێز کاک مەسعود یعنی یان وای نەگوت بایە یان ئێستا با دەست پێ بکە واگەر لەوانیش دەست پێ ناکە بەڵێت لە خوارتر دەست پێ بکە یعنی شتێکمان پێ پیشاندە بۆچی کاتێک کە ئیسلامیەکی قوربەسەر دەگیرا 7 ڕۆژ و 7 شەوان هەرا بوو دەیانهێناسە تەلەڤیزیۆنی چی خراپە پێیان دەکرد دانی با بینن هەندەکەن بین بدنە تەلەڤیزیۆنی با بینین چییە یعنی دوو کەسان دەگرن و دوای بە کەفالەت بەرەدەن وەڵاوە چێت چاکسازی ئەوە نییە چاکسازی ڕاستەقینە ئەوەیە لە خەڵکی بێلایەن وەرە هەزاران خەڵکمان هەیە هەزاران دادوەری باشمان هەیە حاکمی چاکمان هەیە هەتا حیزبی باشیشمان هەیە سەرکردەی باشمان هەیە وەرە لەوانە لێژنەی دروستکە و با دەست بە
چاکسازیەکی ڕاستەقینە بکە و ئەوانەی کە دزی و گەندەڵیان کردیە خۆ ملکی چێنە ئەوانە خائینن ئەوانە خائینن لەگە و میلەتان لەگە تاریخ لەگە حیزبەکەی خۆی لەگە وعدی و سوێندەکەی خۆی لەگەر ئەوانە نامعنیەوانە چیە هەبی و نەبی ئەوانە لەگە دژمنانی داگیرکەریش دەستیانەیە ئێمە دیتمان داعش کاتێک کە هات کوردستان کەوتە خەتەر ئەوانە تا بازرگانی هەبوو بازرگانی نەوت و سەیارە و حتا تەقەمەنیان لەگە کردیا زۆربەی تەقەمەنی و چەچی کوردستانیش لە لای داعشە با بۆ ئێمە هەربرین وڵی بەغداوە جیرا وڵی کوردستانیش لەوێ ڕاستیەکەی خۆ ئەو لزانانەی دروست دەبی نایلێن لزنەکانیش بگاتە ئەوێ کاکە ئەوە چرە سەڵاتێکە ئەوە چ وەسعێکە هەتا ئێستا یعنی ئێمە هەتا ئێستا دەنگ ناکەین یعنی ئەوەی بەڕاستی یەکجار بێتان بووە. کاک مەسعود ئاشکراکردنی دۆسیەکانی گەندەڵی کاری دەستەی نەزاهەیە نەک ئەوەی کە بارزانی چەند مانگ جارێک یاخود چەند وەرز جارێک باسی ڕاگەاندنی پرۆژەی چاکسازی بکە بەڵام بۆ دەستەی نەزاها لە ئاستەم هەموو گەندەڵی و دزی و تاڵانەیە کە جەنابەت ناوتێنە بێدەنگە. دەزانی چۆنا ئەو هەموو باسکردنەی ڕێفراندۆم دەوڵات چاکسازی هەر باسە و ئیزنیا ئەنی اختیارە جیرانمانە باسێک گوتی وڵا ئەوانە هەمووی لە 36 مانجی دەکرێم دەمەک بوو تێنەگەیشم 36 مانجێک کەینێ یعنی بەڕاستی وای لێ تێ زۆر بێتان بۆ هەموو قسە و گفتوگۆ و ئەوانە ئەگە دەکرێ بابیکەن ئەگە ناکرێت چ خوا تا ئێستا منەتی کەسیان نەزانیا باشکرا خۆ ئەو نەوتەوا دەزانین هەموو کەس زانی چۆنە و هەر ڕۆژەی قسەکە و هەر نەفەر و قسە چی دەکا خۆ باقی مەوزوعەکانی تریش بابرین ئەو هەموو زەوی و زارە و بڕۆ لە وەزعی زراعە پرسە لە بینایەکان پرسە بینایە حکوومەتەکانی پێشچاوی خۆمان کاکە خەرچی هەولێرێ هەموو بینایەکانی حکوومەتی قەدیمی لە پێشچا دەزانن تەزنید لە چێ بوو دەزانن بەلەتیە چیا دەزان گەراتی بەلەتی گەورە لە چێە جادەکان دەزان کاکە جادە داگیر کرایە گەراز داگیر کرایە مەکتەب عەسکەری داگیر کرایە هەموو هەتا یعنی ماڵی محافزی ئەو ڕۆژەی لە جامیعەی دکتۆرەکی ئافرەت هەستاوی قسەی کرد فەقیری یعنی ماڵی محافظ ماڵی حکوومەتە دەستی بەسەر داگیرایە ئێستا بەکردرێتەوە حکوومەت ئەوە چاکسازی لە بۆ چیە ئەوە تا ئیشە و بیکە یعنی ئەوە هەموو نزنە و لزنەکاری لە بۆ چیە ئەمە سەرم سوڕمایە کابرایەک تاوان دەکە گەنجەکی بەناحەق گولەکی لە مێشت سەرێدا و بە سیارەش بەسەری دەکەوی ئەوە کە لە دنیای ڕووندا لزنەی لە بۆ تەشکیل کرایە کاکەوە ئیشی زابتەکی مکافەحەیە لەگە حاکمەکی ئیش خۆی بکە سەرۆکەکی گەورە چیشی بەوەی لزنەی لە بۆ تەشکیل لزنەکەشە تا ئێستا بێنەتیجەیە هیچی پێ ناکرێت کاکەگە قاتیلەکی مجرم چارەسەری نەکرێت تۆ ناتوانانی ئەو دەست و بازوە گەورەی گەندەڵکاری کا تا ئێستا کوردستانی هەموو خواردووە نەفت و ئاو خاچی هەموو بردووە بەکەی خۆی عیلاقاتی دووەلی و ئیقلیمی لەسەر ئەساسی دزی و تاڵان دروست کردووە نەوەی داهاتوومانی هەموو مەحروم کردیا ناتوانێت تۆ کەس نەکە و من قسەم هەر لەگەر یەک کەس نییە یعنی ئەو چاکسازیە بە هیچ کەس ناکرێت لە کوردستان بەڕێوە ئەوەندە گەورە و زەخمە. بەڕێز مەسعود عەبدولخالق چاودێری سیاسی زۆر سپاس کە ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمان بووی.